چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت بە ئیزنی خوای پەروەردگار بە 5 هەنگاوی کورت و ئاسان وەرە با بڕۆین دڵنیا بە زەرەر ناکەیت. خاڵی یەکەم هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببە و بپاڕێوە لە خوای پەروەردگار، چونکە هەموو شتێکی ئێمە دنیا و قیامەتی ئێمە بەختەوەری دڵ و دەرونی ئێمە و ئاسوودەی ئێمە لە بەردەستی خوای پەروەردگارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە دوعای کردووە خوای پەروەردگار لە دڵتەنگی و خەم و خەفەت بیپارێزێت. خاڵی دووەم هەمیشە نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەرخۆتەوە بژمێرە و قەدریان بزانە و چێژیان لێوەربگرە. مەڵێ هیچم نییە و ناڕازی مەبە. خوای پەروەردگار لاشەیەکی تەندروستی پێداوی، جاری وا هەیە ماڵ و منداڵێکی بە ڕەحمەت و چاک و گونجاوی پێداوی، دەزانی ئەوە گەورەترین چاکە و نیعمەتە. خاڵی سێەم تەنیا مەبە و زۆر بیر مەکەوە. کوردەواری گوتویانە تەنیایی هەر بۆ خوای گەورە باشە. یەکێک لە دوکتۆرەکان دەڵێت چاکترین چارەسەری نەمانی خەم و خەفەت ئەوەیە تەنیان نەبیت و بەکارێکی چاکەوە خۆت سەرقاڵکەیت. خاڵی چوارەم هەمیشە لەسەر خوێندنی ئەو دوو زیکرە بەردەوام بە ئەستەغفیر الله و سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە هەرتووکیان فەرمایشتی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم کە دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکەن و خەم و خەفەت لا دەبەن و نایهێڵن. پێنجەم هەمیشە لە بەرامبەر خەڵکدا چاکەکار بە و دڵیان خۆشکە. لە توێژینەوەی زانستیدا سەلماوە ئەو کەسانەی کە دڵی خەڵک خۆش دەکەن هەمیشە هەست بە ئاسوودەیی دەکەن و دڵیان خۆشە. ئەگەر دوو دڵیشی تاقیب بکەرەوە، ئەو 5 هەنگاوە جێبەجێ بکە، تاقیب بکەرەوە، بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە دڵت خۆش دەکات و ئاسوودە دەبیت، خەم و خەفەتت نامێنێت و لە ژیانتدا بەختەوەر دەبیت.